بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ لەگەڵ بەڕێز کامیار سابیر نووسەر و توێژەر باز لە چەند پرسێکی تایبەت بە هەرێمی کوردستان و سیستەمی حکومڕانی دەکەین. کاک کامیار بەخێر بێ، سپاس بەوام دەبم. سپاس دەکەم و سڵاو لە بینەرانی بەرنامەکەشتان. زۆر سپاس. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین، ئەمڕۆ ساڵیادی تاوانی ئەنفالە، ینی پێ دوایە ئەنفال لەسەر چی بوو؟ لەسەرەوەی بوو کە ئێمە کوردی؟ ڕاستی دەوێت ئەنفال، پرۆسێسی ئەنفال یان تراژیدیای ئەنفال کە ناسیۆنالیزمی عەرەبی یاخود با بڵێین فاشیزمی عەروبی و ڕژێمی سەدام حوسێن و سیستەمی بەعس پێی هەستا لەسەر ئەوە نەبوو کە میدیای کوردی و دەسەڵاتی کوردی و هەندێک لە تێڕوانینەتەوەیەکان باسی دەکەن وەکو ئەوەی کە ئێمە کورد بووین تەنیا لەبەر کوردبوون ئەنفال کراین. تۆ لەوە گەڕێکە جەریمەیەکی زۆر گەورەی ئینسانی کرا بەرامبەر بە ئینسانی کورد، بەڵام ڕاستی دەوێت لە پشتی ئەگەر کوردیش نەبووینە ئێمە بەو شێوازەی کە حیزبە سیاسیەکانی ئەوسای کوردستان کە دەستی دەوڵەتی ئێرانیان گرت بۆ گرتنی هەڵەبجە، بۆ لێدان لە ڤیرەنەوتەکانی کەرکووک، بۆ هێنانیان بۆ حاجی ئۆمەران و ئەو ناوچانەیان گرت، حکومەتی بەعس بەو پەڕی دڕندەیی تۆڵەی هەموو ئەمانەی لە خەڵکی سیڤیلی کوردستان کردوانێ. بەڵام هەمان کاریشی خۆ بەرامبەر بە شیعەکانی عێراق کردووە کە بە ڕەچەڵەک و بە نەژاد عەرەبیشن بگرە زۆر بە سیستەماتیک تریش لە ئەوانی کردو، بەڵام ڕەنگە بە قەبارەکەی ئەوەی کە لە هەرێمی کوردستان، ئەوەی لە کوردستانی ئەوسا عێراقدا کردوێتی گەورەترە. ئەمەیان ڕاستە تاوانێکی زۆر گەورەیە، خەڵکی سیڤیل، خەڵکی مەدەنیەکی زۆر کە سوکاری ئەنفال کراوەکانەوانی کەماونەتەوانێ ئەم تاوانە زۆر بە گەورەی دەبینن و خەڵکی کوردستانیش وەکو زامێکی جینۆسای دەبینن کە ساڕێژبوونەوەی زۆر زەحمەتە. بەڵام لەمەش کارەساتر ئەوەیە ئایا چی بۆ کە سوکاری ئەنفال کراوەکان کراوە لە کاتێکە دەسەڵاتی کوردی و حیزبی کوردی دەستیان بەسەر سەرۆت و سامان و مقەدەراتی خەڵکی کوردستاندا گرتووە. بەراوردی کە سوکاری ئەنفال کراوەکان، منداڵی ئەنفال کراوەکان دەکەیت لەگەڵ کوڕەزازای مەسوولەکانی شاخدا، بەراوردەکە ئەوەندە گەورەیە، ئەوەی کە بە ئینگلیزی پێوتر گاپەکە ئەوەندە گەورەیە ئەو بۆشاییە کە بەراورد ناکرێت، کە هیچ ڕقەمێک نییە بەراوردی بکات کە لەو پەڕی هەژاریدا ئەمانیش لەو پەڕی خۆشگوزەرانی و یعنی پێ دوای دەبووە چیان بۆ کرابای کە ئێستا تۆ پرسیارە دەکەیت چیان بۆ کراوە، یعنی پێ دوای چیان بۆ نەکراوە؟ جارێ بەس لە ڕووی داراییەوە گەرسەریکەی مستەوای معیشی کە سوکاری ئەنفال کراوەکان بە تایبەت ناوچەکانی گەرمیان لەو پەڕی هەژاری و لەو پەڕی بەدبەختیدایە، بەراوردی بکەی بە ژیانی سادەترین مەسوولی پارتی و یەکێتی، بەڕاستی ئینسان گریانی بۆ ئەو دۆخەیان دێت. لە کاتێکە مقەدەراتی خەڵکی کوردستان لەلایەنی ئەم دوو حیزبەوە، لایەن دەسەڵاتی کوردی و لایەنی حکوومەتی هەرێم و دەستی بە سەرداگیراوە، هیچ کوڕەزازایەکی ئەمانە نییە کە خاوەنی چەند ملیۆن دۆلارێک نەبێت. سەدان ملیارد دۆلار لە ماوەی ئەم چەند ساڵەیە بە تایبەتی لە پرۆژەی سەربەخۆیی ئابووریەوە تا ئێستا بەدەستیان کەوتووە، هەموو ئەمانە لە خۆشگوزەرانی و لە سەرمایەگوزاری بە خۆیاندا بەکاردێنن، بە پێچەوانەوە نەک لە ژێرخانی ئاوری کوردستاندا بەکاری نایێنن، بەگرە خزمەت وەکو سواڵیش نایدن بە کە سوکاری ئەنفال کراوەکان کە زۆر پێویستیان پێ، کە بە هەزاران پیرەژن ئێستاش هەیە کە پێویستی بەوەیە مەعاشێکی حەقانی هەبێت کە هەر هیچ نەبێت لەگەڵ ئەم هەلومەرجە سەختەی ئاوری کوردستان و عێراقدا بیگوزارێنێت. بەڵێ، بەس وەکو پرۆسە ئەنفال کۆتایی هاتووە ئێستا دوای زیاتر لە 30 ساڵ؟ ئەگەر پرۆسەی ئەنفال دژی گەلی کورد بڵێ ڕاستی دەوێت ئێستا هیچ دژمنێکی دەرەکی لەسەر گەلی کورد لە کوردستانی عێراقدا نەماوە. دژمنی سەرەکی لەسەر گەلی کورد خودی دەسەڵاتە سیاسیەکە و خودی ئەم حکوومەتی هەرێم و ئەم حیزبە حکمڕانی ئێرن. ئەنفال بەو مانایی کە ئەمان دەیکەن ئێستا سەرۆت و سامانی نیشتیمانی خەڵکی کوردستان کە ئەم نەوت و غازەی کوردستان لە ڕووی علمیەوانێ لە سەردەمی با بڵین کە دایناسۆرەکان تیاچوونە تا ئێستا کۆ دەبێتەوانێ پێتر لە 65 ملیۆن ساڵ دەکا با بڵین لە ڕووی جیۆلۆجیەوانێ کە ئەمە مڵکی
نەوەکانی ئێستا و نەوەکانی ئایندەشدا کۆمەڵێ من مافیای کوردایەتی دەستیان بەسەرداگرتووە بۆ خۆیان دەیبن بۆ حیزبەکانیان دەیبن بۆ بنەماڵەکانیان دەیبن بۆ کۆمەڵی مەسئولی تر یعنی 5% خەڵکی کوردستانیش لەم مقدراتە لەم ئیمکانیاتە مادی و لەم پرۆژە ئابوووریانەی ئەوان هین نییە مستەفید بەڵگەیەک مەسەڵەن 5% خەڵکی کوردستان لەم پرۆژە ئابووریە سوودمەندی ئەوە نیە بەم پرۆژە ئابووری سەر بەخۆیە مەسەڵەن موچەی خەڵک دەدرێت موچەی خەڵک شتێک نییە کە شانازی پێ بکەم موچە لە هەر دەوڵەتێکدا بێ دەبێ بدرێت بەشێکشی تا ئێساش موچەش لە حکوومەتی عێراقیەوە درێ وەک ساڵ و سەدەقا ئەمان نەوتەکەی خۆیان دەبن دەیفرۆشن بە جێوانیە داهاتەکەشی بۆ گیرفانی خۆیان و بۆ حیزبەکانی خۆیان و بۆ بنەماڵەکانی خۆیانە ئەوەی کە لە عێراقشەوە دێت بە حساب لە نەوتی بەسرە و ئەمارە و لە شوێنەکانی ترەوە دێت موچە هیچ منەتێکی دیان نیە دەسەڵاتی کوردی بداتەوە بە چاوی خەڵکی کوردستاندا بەڵام ڕێژەی موچە زۆرە لە کوردستان ئەوە مەشاکیلی ئیداریە کە باشە بەس وەڵامی پرسیارە کە سەبارەت بۆ ئەنفال کۆتایی هاتووە ینی وەکو لە ڕوویەوەی دژمنی دەرەکی لەسەر خەڵکی کوردستانی عێراق بێت شتێکی وانە ینی پێ ئێمە دژمنی دەرەکیمان نییە دژمنی ناوخۆمانەیە دژمنی ناوخۆمانەیە کە دەسەڵاتە کوردەکەی خۆمانە باڵە یعنی ئێستا سەرسەختین دژمنی خەڵکی کوردستان دەسەڵاتی ناوخۆیە لە ئاستی سیاسی و فکریشدا شتێک نییە لە عێراق و ناوچەکەشدا دژی خەڵکی کوردستانی عێراق بێ بە غەیری دەسەڵاتە لۆکاڵەکەی خۆمان کە حکوومەتی هەرێمی کوردستان و حیزبەکانی لە پشتیوێتی بەڵام زۆر هەر کەسێک ئەمە بوروژێنێ بڵێ لەسەر گەلی کورد لە کوردستانی عێراقا مەترسی هەیە مەترسی جینۆساید و دووبارەبوونەوە هەیە ئەمە خورافاتێکە دەمەزەردی دەکاتەوە بۆ بزنسێکی سیاسی و اقتصادی تر کە ئەجەندای تری لە پشتەوەی باشە بەڵام داعشە و ڕەنگە بەشێک مەسەرەن هەندێک کوردی مەسەرەن جینۆساید کردە بێ ئەنێ ئێمە شەر مەترسیەکی دەرەکی نەبوو کە ڕوبەڕووی کوردیش بۆەوە داعش پرۆژەیەکی سیاسی و عسکەری تورکیا و هەندێک وڵاتانی خەلیج بوو لە سووریاوە دەستی پێکرد دژی ڕژێمی سووریا بەکارهێنەنا بۆ ئەجەندای تایفی و بۆ ئەجەندای سیاسی خۆیان کە هاتیش بەم دیوا بە دیوی کوردستانی عێراق و بە دیوی عێراقدا ڕاستەکەی هەر ئەوەی کە لە شەنگال ڕوویدا ئەو پرۆسێسی جینۆسایدکردنیان ئێزیدەکان لەسەر دەستی داعش چەندێک خەتای داعشی تێدایە کە تاوانباری سەرەکیە ئەوەندەش خەتای دەسەڵاتی کوردی تێدایە دەسەڵاتی کوردی بە ئەنقەست بە بەرنامە بە تەنسیق لەگەڵ دەوڵەتی تورکیا و لەگەڵ داعشدا شاری شەنگالی چۆڵ کرد ئێزیدەکانی وەک مەڕی بێخاوەن بەڵام هیچ بەڵگەیەک لەسەرەوە هەیە کە مەسەڵەن تەنسیق کرابێ کوا بەڵگەیانی من پێم وایە کۆبوونەوەی کە لە ئوردن کراوە ئەو کۆبوونەوەی کە لە ئوردن کراوە پێشتر و ئەو هەڕەشەیەی کە دەکرا لە سەردەمی مالیشیدا کە عێراق بە دەردێ دەبین ئەو سەری دیار نەبێت ئەو سەفەرە مەکوکیەکانەی دەسەڵاتی کوردی لەگەڵ دەوڵەتی تورکیادا و لەگەڵ مخابراتی میتی تورکیادا هیچ جێگەی گومان نیە و هیچ پێویستی بە دۆکمنت نیە و بۆ خۆی دۆکمنتێکی واقعین و لە مێژووی گەلی کووردا بە زیندوی دەمێنەوە بە تایبەتیش لە مێژووی شنگالەکانە کە دەزانن چێ لە پشت جینۆسایدکردنیانەوە وێ ڕای داعش چه حیزبێکی تریش ڕاستە و خۆ بەشداری کردووە باش خەتاکەوە بوو هەرتەنە خەڵک ئاگادار نەکرابەوە یاخود چی مەسەلەن کە دەڵێ جگەلەوەی کە داعش مەسەلەن جینۆساید دەسەڵاتی کوردیش خەتای هەیە دەسەڵاتی کوردی تەنسیخی هەبوو لەگەڵ داعشیشدا و لەگەڵ دەوڵەتی تورکیادا کە دەبێت ئەو ڕێگایە چۆڵکەن بۆ داعش سەرکەوتنێکی عسکەری بەدی بێنێ بەڵام داعش چونکە هێزێکی تایفی موقیت بوو سەرڕای ئەوەی ناسیۆنالیزمی عەرەبیشی تێدا بوو یعنی داعش ئەکرێ بڵێ ناسیۆنالیزمێکی دینی و ناسیۆنالیزمێکی نەژادیش بوو لە یەک کاتە دینی ئیسلامی بەکاردێنا بۆ ئەجەنداکانی خۆی لە ناو دینی ئیسلامیشدا تایفەی سنەی بەکاردێنا بۆ ئەجەندە تایفەکانی خۆی لە ناو پرۆسێسە نەتەوەیەکەشدا عەرەبی بوونی بەکاردێنا زائیدەن پان تورکیزمیشی بەکاردێنا بۆ لێدان لە کورد بۆ لێدان لە ئێزیدەکان بۆ لێدان لە هەموو پێکاتەکانی تر باش بەس زۆر باش ئەگەر بینێ سەر مەسەلەی دەسەڵاتی کوردی ینی پێ دوایە بۆچی دۆخی کوردستان بە ئێستا گەشتووە خەڵک ناومێدیەکی گەورەی هەیە مەسەلەن دۆخی کوردستانە ئەم دۆخەی ناومێدی
لە کوردستانی خۆماندا هەیە ئێستا لەم سێ شارەیە لە هەرێمی کوردستاندا هەیە ڕاستەکەی چەندێ خەتای دەسەڵاتی سیاسی و حیزبە حکومڕانەکان ئەوەندەش خەتای ئەو ئۆپۆزیسیۆنەی جارانە باش نەکرد بێومێدی هەر ئەسڵان ئەکرێ بڵێ هەرەسێ ئەکرێ بڵێ ئاش بەتاڵێکی کرد بە ئۆپۆزیسیۆن کە ئەو سەری دیار نەبێت نیاز بەتاڵ چی بوو مەسەلەن بۆچی ئۆپۆزیسیۆن لە چ ڕوانگەیەکەوە ڕۆڵی هەبوو لە پێومێتکردنی خەڵک ئۆپۆزیسیۆن بەچوونە ناو دەسەڵاتیەوە لە 4 ساڵی تۆ سەریکە لەسەر پرۆژەی عەدالەتی کۆمەڵایەتی لەسەر پرۆژەی ئەنتی گەندەڵی ئەنتی دەسەڵات لەسەر پرۆژەی دژایەتیکردنی سیاسەتەکانی پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانی کوردستان ئۆپۆزیسیۆنێ دروست بوو کە ئۆپۆزیسیۆنەکە لە بەرهەمی خەبات و ناڕەزایەتی جەماوەری و میدیای ئەهلی ئەو سەردەمە و بەداخەوە ئێستا میدیای ئەهلی نەماوە هەمووی بۆتە میدیای سێبەر زۆر کەم ڕۆژنامەنووس و میدیایەکی ئازاد دەبینیتەوانێ بەرهەمی هەموو ئەمانە کۆکرایەوە لە بزوتنەوەی گۆڕاندا کە خەڵکێکی زۆر ئومێدی پێی هەبوو من خۆشم تا ڕادەیەک ئومێدم بەوە هەبوو کە لای کەم باڵانسی سیاسی لە کوردستانە بە قازانجی خەڵک دەگۆڕێت بەڵام سەیرەکەی پرۆژەی ئۆپۆزیسیۆن کولی پرۆژەی ئۆپۆزیسیۆن ئێستا لە تەوریسێکی ئایلیدا کۆبۆتەوانێت کە نەوشیروان مستەفا پرۆژەکەی هەمووی تەسلیمی کوڕەکانی کرد کوڕەکانی نەوشیروان مستەفا ئێستا هەمان کار دەکەن کە کوڕانی بەرزانی و کە کوڕانی تاڵەبانی دەیکەن تەنیا ئەوەیە جیاوازەکەیان لە سکەیڵی بچووکترا من لە شوێنی تردا گوتومە پارتی کوڕانی بەرزانی بە پرۆژەی 100 ملیار دۆلاری دەیخەڵێنن کوڕانی تاڵەبانی و بنەماڵەی تاڵەبانی بە 10 ملیار دۆلار کوڕانی نەوشیروان مستەفاش 100 ملیۆن دۆلاریان باشمارەکە غەڵەت نەکەم 100 ملیۆن دۆلاریان لە مڵک و ماڵ بۆ بەجێماوە لە پڕێکا بوون بە کوڕێ ئەمە ئیتر ئاش بەتاڵێکی بە پرۆژەی ئۆپۆزیسیۆن بوون کرد کە دەبێت لای کەم چەندین ساڵی تری دەبێت کە ئەم پرۆژەیە بخرێتەوە سەرپێ بە ئاقارێکی تردا باش بەس چۆن دەخرێتەوە سەرپێ پێ دوایە ناکرێت هێزی تر نییە بێتە ئۆپۆزیسیۆن بۆنەوە لەم واقعە ڕاستی دەوێت ئۆپۆزیسیۆن پێش هەموو شتێ بەکەری سیاسی دەوێت کاریزمای سیاسی دەوێت هەرچەندە سەردەمی کاریزما بە سەرچوو لەگەڵ مردنی نەوشیروان مستەفاشدا کاریزمای سیاسی کورد کۆتایی پێهات جارێکی تر کاریزمای بارزانی و کاریزمای تاڵەبانی و کاریزمای نەوشیروان دروست نابێتەوە تەنانەت ئەمە لە ناو هێزە ئیسلامیەکانیش و لە ناو هێزە چەپەکانیشدا سەردەمی کاریزما بەسەر چووە نەکرد لێرە لە هەموو دنیادا ئەمێنێتەوە سەر بەکەری سیاسی بەکەری سیاسی پێویستی بە کۆمەڵی سیاسی جەری هەیە کۆمەڵی سیاسی عەقلانی هەیە کۆمەڵی سیاسی بەرچاوڕوون هەیە کە ڕوئیەیان هەبێت ڕوئیای دوورمەودایان هەبێ خەونی سیاسیان هەبێ بەڵام لە پاڵ هەموو ئەمانەشدا پێویستە فکری سیاسیان هەبێ ئەخلاقی سیاسیان هەبێ مۆراڵێکی سیاسی بەرزیان هەبێ کە لای کەم بازرگانی بە بەرژەوەندێک شتەکانی خەڵکی کوردستانەوە نەکەن بەداخەوە ئەوەی کە هەیە تا ئێستا زۆربەی هەرە زۆری ئەو سیاسیانەی کە هەڵپەیانە و بۆ ئەندام پەرلەمانی هەڵدەگەن تەنیا بیر لە خۆیان دەکەنەوە کە ژیانی خۆیان و ژیانی خاو خێزانی خۆیان و منداڵەکانی خۆیان کەن ئەوە هەمووی زۆربەی هەرە زۆری دەکرێت بڵێ تیجارەت بە مافی خەڵکی گشتیەوە دەکات بە مافی خەڵکی کوردستانەوە دەکات قسەی دڵی ئەوان دەکات بەڵام بەس بیر لە گیرفانی خۆی دەکاتەوەنی باشە بەس ینی پێ دوایە کە بەڕێز دڵی بازرگانی بە مەسەلەی کوردایەتیەوە دەکرێت تا ئێستا بەمانە ڕاستەقینێکی ئێمە حکوومەت و پەرلەمانمان لە کوردستان نییە بازرگانی بە مەسەلەی کوردەوە نە کوردایەتیەوە بەڵێ بەڕاستی بازرگانی بە مەسەلەی کوردەوە دەکرێت و حکوومەتی هەرێمی کوردستانیش و تەواوی ئەم حیزبەدانی لە دەسەڵاتی سیاسیدان بازرگانی بە مەسەلەی کوردەوە دەکەن شتێک نییە ناوی مەسەلەی کورد بێت لەم هەرێمەی ئێمەدا جیاوازی ئێستا من و تۆ لەگەڵ خەڵکی بەسڕە و بەغدا و بەسڕەدا خەڵکی عەمارە و خەڵکی ئەمباردا جیاوازیمان چییە هیچ مافێکی ستەمێکی میلی لەسەر من و تۆ نییە کە هەستی پێ بکەین بەوەی کە ئێمە بەنای مافی خەڵکی کوردستانەوە داوای ئەم مافانە بکەین ڕاستە ستەم لەسەر گەلی کورد کراوە ڕاستە ئەنفال کراوە ڕاستە جینۆساید کراوە لە سکەیڵێکی تایبەتدا بەڵام لە حکوومەتی ئێستای عێراقدا لە حکوومەتێکە کە خۆیان دەستورەکەیان نووسیوێتەوەوانێ و بەشداریان کردو و دەستورێکی زۆر باشە نسبەت بە دەستوری ناوچەکە وڵاتانی ناوچەکە یەکێکە لە باشترین دەستکەوتەکان سەر ڕایەوەی جێگەی هەمووی تێبێتەوە جێگەی هێزە دینەکانی تێدا بۆتەوە جێگەی هێزە شیعەکانی تێدا بۆتەوە جێگەی هێزە سونیەکانی تێدا بۆتەوە جێگەی خەڵکی ئازادی خواز و خەڵکی چەپ و
ئەوەی کە پێی دەوترێت خەڵکی مۆدرنەشی تیا بۆتەوە ئەوانی کە بە دوای مۆدرنیزمون دەستورێک کە باڵانسی هەمووی ڕاگرتووە نسبەت بە وڵاتهایی ناوچەکە نسبەت بە ئێران نسبەت بە تورکیا بە سعودیە بە سووریا تەنانەت بە ئوردنیش دەستورێکی باشە دەستورێکە خەڵکی عێراق هەست دەکات کە مافی هاوڵاتی بوونی پارێزراوە کەم تا زۆر سەر ڕای هەر کەم و کوڕی باشە دوای لەسەر مەسەلەی کوردایەتێکە زیاتر دەوەسین بەس چۆن ستەم نییە ئێستا مەسەلەن تا دوێنێ و مەسەلەن بەرپرسانی هەرێم وتیان ئەوە بۆ مەسەلەن موچەی خەڵکی کوردستان بڕاوە لە بەغداوە یعنی چۆن ستەم نییە ئەوە تا کەرکووک مەسەلەن بەرپرسانی هەرێم دەڵێن داگیر کراوە خەڵکی کوردستان لەو ناوچانە ئاوارە بۆ ڕەنگە بەشێکی شێن تا ئێستا نەگەڕابنەوە ینی بۆچی ئێستا ستەم نییە لە عێراقەوە دوو بەش وەڵامی ئەو پرسیارە دەدەم و یەکەم موچەی خەڵکی هەرێمی کوردستان حکوومەتی عێراقی نەیبڕیوە کە بڕیوێتی بە دەستور بڕیوێتی ئەوە حکوومەتی هەرێم و ئەوە دەسەڵاتی کوردی بوو کە موچەی بڕی بوو لە کوێی دنیادا هەیە تۆ حکوومەتێک لە ناو حکوومەتێکا دروستکەیت لە ناو حکوومەتێکی فیدراڵیدا حکوومەتێکی لۆکاڵی بێت سەرۆت و سامانی ناوچەکە بەرێبی با لەگەڵ مخابراتی تورکیایە بیدزێ هەر بە دزین بیدزێت کەس نەزانێت مەلەفی نەوت چەند دەفرۆشرێ و چەند بەرهەم دەێنرێ و چەندێک پارەکەی چەندێکە و دەچێتە کوێوانێ لەو لاشۆ داوای پارە لە حکوومەتی عێراقی بکەی شتیوانێ لە هیچ شوێنێکە هیچ کەسێک لە هیچ دەوڵەتێک هیچ ئۆرگانیزیشنێک لەم دنیاەدا ئەمە بۆ ناسەلمێنێت تۆ بڵێ وڵا حکوومەتی عێراقی مافی هینی بڕیوە ئەوەی کە ئەمە دەڵێت تەنیا و تەنیا من چەمکێکەی عالی شریعەتی زۆر جار بەکارێنم استحماری سیاسی یعنی کەرکردنی سیاسی خەڵکی کوردستانیان بە ناوی کوردایەتیەوە بە ناوی کارتی نەتەوەی و کارتی نەژادیەوە تەنانەت بە ناوی کارت تایفیەوە کە گوایە گەلی کورد زۆرینەی سوننەیەوە ئەن شیعی باڵا دەستن بەم مزایداتانە بەم خورافاتانە خەڵکیان دەگەوجاند بۆ ئەوەی کە باوەڕ بەوە بێنن کە ئەوە حکوومەتی عێراقیەوە حکوومەتی فیدراڵە موچەی بڕیوە سەبارەت بەوەی کە کەرکووک گوتت داژی کراوە کەرکووک بۆچی داژی کراوە کەرکووک مادەی 140 جێبەجێ نەکراوە چەندێک خەتای دەسەڵاتی مرکزی عێراقا چەندێک خەتای حکوومەتی فیدراڵی عێراقا ئەوەندەش خەتای دەسەڵاتی کوردیە بڕۆ لە خەڵکی کەرکووک پرسە زۆربەی هەرە زۆری کەرکووکەکان دەزانن حیزبێک لە کوردستانە کە پارتیە ڕێگر بۆ لەوەی کە کەرکووک بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان باشە خۆش حەزی ئەو ناوچانسی هیچ بەڵگەیەک هەیە مەسەن لەسەرەوە هەر مەسەلەن تەنها هەر قسەنگێکە وڵا بەڵگا خەڵکی ساکار و خەڵکی زەحمەتکێشی شاری کەرکووک و خەڵکی دەوروبەری کەرکووک لە هەموو کەس باشتر دەزانن تەصدیقی ئەمە بکەن بە بەڵێیان بنە بەڵام دەسەڵاتی کوردی بەڵێ نەوتی کەرکووکیان دەوێت لە داعش کە هات جایەتە بگەڕێنەوە بۆ ئەو تەنسیقەی لە نێوان داعش و دەسەڵاتی کوردیدا کرا هەر کە داعش مرینە ئەمان یەکسەر پەلەماری بیرێنەوتەکانی کەرکووکیاندا بە تەنسیقیش بوو واقعاتیش بە تەنسیق بوو بەهێزێکی زۆرەوە ڕۆشتن پەلەماری تەنانەت کە یەکێتی نیشتیمانی کە خۆی بە خاوەنی کەرکووک دەزانێت لە غەفڵەتێکی سیاسی ئەوەندە قوڵدا بوو لەولاوە پەلەماری بیرێنەوتەکانی کەرکووکیاندا و دەستیان بەسەر نەوتی کەرکووکاگرت دەسەڵاتی کوردی کەرکووکی دەویست بۆ ئەوەی نەوتی کەرکووک بێ خەڵکەکەی و زێرابەکانی کەرکووکی نەدەویست شاری کەرکووکی نەدەویست ناسنامەی کەرکووکی نەدەویست کوردبوونەکەی کەرکووکی نەدەویست بەڵکو تەنیا و تەنیا پرۆژە ئابوووریەکانی کەرکووکی دەویست پارە و نەوتەکەی کەرکووکی دەویست بەڵام سەبارەت بە داژیکردن ڕێگەم دەبا ئەمەینکەم دەڵێن کەرکووک داژی کراوە من وەکو کوردێک کە خەڵک خۆشم بە عێراقی دەزانم عێراقیبوونی خۆمان ناکەین خۆت بە کوردستانی دەزانێن عێراقی ئاخر چەمکی کوردستانی چەمکێک ئەگەر لە جوغزە نەتەوەی و نەژادێکەوە بێ من کوردستانیشم بڕەفزە کوردستانی ئەگەر وەکو هاوڵاتی بوون بێ کە عەرەب و تورکمان و مەسیحی و هەموو نەتە و نەژاد و ئاینانی لەگەڵمان بڵێ ئەوە کوردستانی بەڵام کوردستانی چینە ناو چوارچێوەی عێراقە کوردستانی بوعدی پانکوردیزمی هەیە بۆ پارچەکانی تر کوردستانی بوعدێکی عێراقیشی هەیە کە تۆ بەشێکی لە عێراق دەوڵەتی عێراق شاری کەرکووکی داگیر نەکردووە ئەوە حکوومەتی هەرێم و حیزب سیاسەکەی پشت حکوومەتی هەرێم بوو کە لەگەڵ داعشە ویستیان کەرکووک وێرانکەن ویستیان کەرکووک بە حەڵە بکەن تەنانەت ویستیان بیر لەوە دەکرایەوە ئەجندایان بەوە دەبوو لە ڕێگەی میدیا ئەهلیەکانەوە سلێمانی بە حەڵە بکەن بەڵام خۆشبەختانە پرۆژەی داعش شکستیێنا کە پرۆژەی داعشی شکستیێنا کە هەولێر سقوڵی نەکرد بەدەست داعشەوە دوایی کە داعش هەڵگەڕایەوانێ لەیانە تەنسیقەکان ڕاستی شاری هەولێری سقوڵی دەکرد ڕاستیش دەوێت لەسەر ئەرزی واقع ئەگەر ئەمریکا و دەوڵەتی ئێران نەبوونایە و بە ئازایەتی پێشمەرگەش پێشمەرگە ئەوانەی کە خەڵکی
محرومی کوردستان ئەو پێشمەرگە هەژار و بەدبەختانەی کە پارەی سەفەرەکانیشان نەبوو بە سیارە بڕۆنەوە بۆ بەرەکانی جەنگ بەڵێ بە ئازایەتی ئەو پێشمەرگانەش بە خوێنی ئەو پێشمەرگانەش توانرا هەولێریش لە سقوط بوون پارێزرێت کەرکووکیش لە سقوط بوون پارێزرێت. باشە بەس وەکو کەرکووک کێکێتی حکومڕانی بووە نمونەیەکی ئەوە پێشکەش کردووە بۆ نمونە تورکمان عەرەب هیوا بخوازم گەڕێتەوە سەر هەرێم تاڵبانی هەندێک شعاراتی جوانی هەبوو بۆ پێکەوەژیان لە کەرکووکدا بەڵام لەسەر ڕۆزی واقع هێزە چەکدارەکەی یەکێتیش هەر هێزی کوردایەتیە تەنیا جیاوازەکەیانەوەیە ئەمان کوردایەتی ئەفەندیە ئەوان کوردایەتی محافظەکان ئەمان کوردایەتی عەشیرەتین ئەمان کوردایەتی بۆین باغلەبەرن جیاوازەکەی لەسەر ڕۆزی واقعدا جیاوازەکەی تەنیا لە میتۆدایە لە پارەدایمایە ئەگینا لە ناوەڕۆک و لە جەوهەردا یەکشتن. باشە بەس لەسەر ئابووری سەربەخۆکە سەربەخۆی ئابووری ئیستیقلالی اقتصادی بەڵێ ینی پێ دوایە بۆ خەڵکی کوردستان نەبوو ئابووری سەربەخۆی بۆ موچە نەبوو سەربەخۆی ئابووری کەمپەینی زۆر بۆ دەکرات کە گوایە ئەگەر ئێمە وەکو خەڵکی کوردستان و حکوومەتی هەرێم ببین بە خاوەنی فرۆشتنی 1 ملیۆن بەرمیل نەوت لە ڕۆژێکدا ئەوە پێویستمان بە بەغدا نامێنێ ئەوە ئیتر ئێمە شوولی لێ هەڵدەچێشین و جێ ئەبینەوانێ و دەوڵەتی سەربەخۆی کوردستان دروست دەکەین بەڵام ڕاستی دەوێت ئەمانە هەمووی کارتی سیاسی بوون بۆ بزنسی سیاسی بەکارهێنران بزنسێکی زۆر گەورەی بزنسێکی زۆر زەبەلاح کە من لە زۆر شوێندا ئەمە باس کردەوە لە نووسینەکانی باسم کردووە مافیاکانی کوردایەتی بەڕادەیەکی ئەوەندە خێرا گەشەیان کرد و دەوڵەمەند بوون و بوون بە ملیاردێر لە مێژووی هەموو مافیاکانی دنیادا لە مێژووی سەرمایەداریدا هیچ حیزبێک و هیچ دەسەڵاتێک و هیچ مافیایەک بەم ڕادەخێرایە دەوڵەمەند نەبووە ئێستا خاوەنی 100 ملیارد دلارن بەڵام خۆیان کەشف ناکەن تەنیا جیاوازەکەیانەوەیە بیل گەیتس پارەکانی خۆی کەشف دەکات کە بە زیرەکی و ئازایەتی بە توانای خۆی مایکرۆسۆفتی دروستکردە گوگڵ و ئەپڵ و گالاکسی ومانە هەمویان سەرمایەکانیان چەندین ملیارد دلارە 10 ملیارد دلار و 100 ملیارد دلاری بێ بەڵام ئەمە ئێمان ئەی شارنەوانێ و کەشفی ناکەن و لە بانکەکانی ئەوروپا و لە بانکانی ئیمارات و لە بانکەکانی تورکیا لە دەیشارنەوانێ تەنیا کوڕانی بنەماڵە دەزانن. باشیان بەس پێ دوێ ئەو مافیا بەکاری مافیای زۆرمان هەیە لە کوردستانە دروست بوو بێت مافیا بە شێوازێکی زۆر سیستماتیکی دروست بۆ مافیا ئەو کاتە خەتەرە کە ئابووری لەژێر دەستا بێت کە ویلایەتێکی ڕێعی میرنشینێکی ڕێعی دروست کردووە تەواوی موسەساتەکانی تر دەکرێت تەواوی خەڵک دەکرێت تەواوی حیزبە سیاسەکان دەکرێت ئەگەر بڵی تەواوی ئەمە وجدانی تیانە بڵی زۆربەی زۆرینەی هەرە زۆری حیزبە سیاسەکان زۆرینەی هەرە زۆری نخبەکان زۆرینەی هەرە زۆری سەحافە و ڕۆژنامە نووس و میدیاکانی هەمووی کڕیەوە یەک دنیاە لەشکریەک لە میدیای سەبەری دروست کردەوە بۆ برەودان بە بەرنامە سیاسەکانی خۆی. باشە بەس نەوت هیچی بۆ خەڵکتیان نەبووە وەکو خۆشگوزەرانی یاخود ینی بەڕێز دێستە لەگەڵەوەی کە ئەم شێوە لە ئابووری سەربەخۆیە بمێنێتەوە بەم شێوە باشترە بۆ ئایندەی میلەتی کورد یاخود مەسەرەن چی لێوەسێ بەدام سەربەخۆیی ئابووری بەم میکانیزمانی ئێستا هەیە مانەوەی زۆر خراپە ڕۆژێک زووتر بگەڕێتەوە بۆ سۆمۆ دەستی بەسەراگێتەوە باشترە. کاک کیبرا تۆ گەنجی تو هەشتاکانت بیر نایە ڕاستی دەیەم مستەوای مەعیشی لە سەردەمی هێشتاکانە لە ساڵانی هێشتاکاندا لە مستەوای مەعیشی ئێستا زۆر باشتر بوو سەر ڕای فەخفەقەی تەکنۆلۆژیا سەر ڕای پێشکەوتنی تەکنۆلۆژیا لە هەموو بوارەکاندا سەر ڕایەوەی ستانداردی ژیان زۆر بەرز بۆتەوانێ بەڵام مستەوای مەعیشی لە هەشتاکاندا لە کۆتایی هەفتەکان و تا ناوەڕاستی هێشتاکانە سەر ڕایەوەی جەنگی عێراقیێران هەبوو جەنگێکی ماڵوێران کە تەواوی ناوچەکەی خست بۆ گێژاوەوە مستەوای مەعیشی ئەوسا لە ئێستا باشتر بوو. بەڵێ ینی پێ دوای خەڵکی کوردستان هیچی دەست نەکەوت بە واتایەکی تر حکوومەتی سەدام حوسێن و ڕژێمی بەعەز نەوتی عێراقیشان کۆنتڕۆڵ کردهبوو بەشێکی زۆر کەمیان بۆ خەڵکی کوردستان و خەڵکی عێراق سەرفە کرد بەشی هەرە زۆری بۆ دەستگا سەرکوتەکەەکانی جێیش و سوپا و حرەسی جمهوری و بنەماڵەی سەدام حوسێن دەڕۆیشت بەڵام بەو بەشەکەمەش هێشتا مستەوای معیشی لە عێراقدا زۆر باشتر بوو لە ئێستای کوردستانی ئەم ڕۆژگارش. باشە مەترسی چییە گەر مەسەلەن نەوت بەم شێوەیە بمێنێتەوە ینی نەوت و ئایندەی حکومڕانی جۆری حکومڕانی هەرێم هیچ پەیوەندییەکان بەیەکەوە هەیە؟
خەتەری ئەم سربەخۆیی ئابوووریە لەوەدایە تا دێن ئەمانە قەڵەوتر دەبن تا دێن ئەم بنەماڵانە و ئەم حیزبانە و ئەم کەسوکارانەیان ئەم مافیانەی دەوروبەریان قەڵەوتر دەبن دەوڵەمەندتر دەبن خەڵکی کوردستانی تا دێت هەژارتر دەبێت و چاویشان لە دەستی ئەمە دەبێت گەورەترین گرفتیش لەسەر و هەموو ئەمانەوانەیە میکانیزمی جێبەجێکردنی ئەم حکمڕانیە لەسەر خەڵکی کوردستان ئەوەیە کە میرنشینێکی ڕێعی یان دوو میرنشینی ڕێعید هەیە بە پارەی نەوت خەڵکی خەساندووە خەڵکی بێئومێد کردووە خەڵک دەگرێ خەڵکی کردو بە مبایعەتی زۆربەی هەرە زۆری نخبەی ئێرە سیاسی ئێرە حیزبی ئێرە ئێستا بووە بە مبایعەتی چونە ناو حکومەتی هەرێمەوان ینی تۆ سەری کە دوو حیزبی گەورەی وەکو یەکێتی نیشتیمانی و گۆڕان شەڕیان لەسەرەوەی جێگری سەرۆکی هەرێم وەگرن ینی خەریکە تەنانەت تێک بچن و حکومەتەکەش دوا ئەخەن لەسەر پێگەیانی ئەمە لەسەر ئەم پۆستە بەڵێ بەس پێ دوایە بۆینەوە تۆ خەڵکی زۆر کردراوە لە نازانم ڕۆمان نووس و شاعیر و حزب و ڕۆژنامە نووس و ئەوانە ئێمە کۆمەڵی نووسەرمان هەیە ڕۆمانی گەورە دەنووسن باسی هەموو شتێک دەکەن باسی زمانێکی شاری و زمانێکی سەحراوی دەکەن بەڵام باسی ئەم دەسەڵاتە ناکەن گوایە خەڵک هەب باسی یەشێتی پارتی دەکات لە ڕاستیدا هەر سیاسیەک هەر نووسەرێک هەر ڕۆشنبیرێک باسی ئەم ستەمکاری دەسەڵاتی سیاسی کوردی نەکات یان خۆی جێلە یان دەیەوێت خەڵک جێلکە بەڵام من پێم وانە جێل بن من پێم وایە زۆر بە ئاگایی ئەمە دەکەن لە بنەوە زۆربەی هەر زۆریان دەستیان لەگەڵ دەسەڵاتی کوردیدایە کتێبەکانیان بۆ چاپ دەکەن کتێبەکانیان بۆ وەردەگێڕن بۆ سەر زمانە بیانەکان دەستیان پێوە دەگرن پێیان دەڵێن ئێوە بڕۆن خەریکی فەلسەفە بنێەوە بڕۆن خەریکی شعر بنێەوە بڕۆن خەریکی ئەدەب بنێەوە بڕۆن خەریکی زمانێکی ئەدەبی بن کە گەنجانی پێ تەفرە بدەن بەڵام توخنی سیاست مەکەون سیاست پۆغڵە سیاست پیسە سیاست بەڵام لە ڕاستیدا ئەرکی نووسەر ئەوەیە کە ڕۆمان نووس نازام شاعیرەوەی کە ڕوبەڕووی دەسەڵات بێتەوە یاخود خەریکی دنیای ئەدەبی خۆی خەریکی ئێمە بڵێ ئێمە چەند پرۆژەیەک هەیە ئەم دەسەڵاتە سیاسیە بەسەر گەلی کوردستانی هێناوە پرۆژەی فاشلی ڕیفراندۆم وێ ڕای ئەوەی زۆربەی هەرە زۆری حیزبەکانی کوردستان لە ترسی تەخوینی کوردایەتی لە ترسی کەمپینی کوردایەتی لە ترسی ئەوەی تۆپەکانی کوردایەتی نەتەقن و ڕوبەڕوویان نەبنەوە هەمویان خۆیان لەکون کرد بەشی هەرە زۆریان قەناعەتیشان پێ نەبوو تەنانەت بە کۆمەڵی ئیسلامیشەوە بەداخەوە دوای هەرای ڕیفراندۆم دوای گاڵتەخانە و هەڕاجخانەی ڕیفراندۆم کەوتن لە کاتێکە پرۆژەی ڕیفراندۆم لە دوور و نزیکەوە پەیوەندی بە مافی نەتەوەیی گەلی کوردەوە نەبوو لە دوور نزیکەوە پەیوەندی بە دەوڵەتی کوردستان و دروستکردنی دەوڵەت و دروستکردنی دەوڵەتی نەتەوەییەوە نەبوو یان ئەوەی کە پێڵەن دەوڵەتی کوردی ئەم سەرتا پرۆژەیەکی سیاسی اقتصادی حلفێ بوو کە تورکیا لە پشتەوە ڕاوەستا بوو کارتی داعش بەرەو سقوط بوون بچێت کارتی دووەم بەکاربێنرێ کارتی ڕیفراندۆم بۆ ئەوەی کە ویلایەتی مووسڵ بە خەیاڵاتی خۆیان بە خورافاتی خۆیان بگەڕێتەوە بۆ سەر تورکیای نێو عوسمانیە نوێیەکان ئەمە هینەکەی بوو باگراوندە سیاسی و مێژوویەکەی بوو لە پاڵ ئەمەشدا حیزبی حاکمڕانی ڕیفراندۆم دەست بەسەر مقدراتی خەڵکی کوردستانە بگرێ بۆ چەندەیەک لای کەم ئەمە پرۆژە سیاسەکەیان بوو بەڕای من لە دوور نزیکەوە پێێنە ئەمەیە بگەڕێمەوە سەر خاڵی ڕیفراندۆم زۆر نووسەر و ڕۆشنبیرمان هەیە بە حرفێکی نەوتوە ئێستاشی لەگەڵا بێت دێن لە ڕۆمانە باسی دەکات کە تۆ ڕۆمان بەکبەت گەنجی کورد نەوەی نوێ چی لە ڕۆمانەکەی تۆ بکە پاش ساڵە پاش 2 ساڵ دەردەچێت دەیان نووسەر و ڕۆشنبیرمان هەیە باسی فەلسەفە دەکەن کە من پێشتریش گوتومە باوەڕم بەوە نیە ڕۆشنبیرمان هەبێت بە میتۆدە زانستیەکەی بە میتۆدە ئەکادمیەکەی بەرحاڵ باوا بڵین قسەیەکیان لەسەر ڕیفراندۆم نەکرد دەچون باسی هەموو خرافاتێکی ئەدەبیان دەکرد لەم دنیاەدا بەڵام لە دوور و نزیکەوە باسی ڕیفراندۆمیان نەدەکرد ڕیفراندۆم ئەو لابراتۆریە بوو ئەو تاقیگەیە بوو کە ئینسانی کوردی بە ورد و درشتەوانێ حیزبی کوردی بە ورد و درشتەوە هەمووی کەشف کرد تەواوی ناوبڕێکمان هەیە دواتر ڕێگەڵێن وەلای بەڕێز بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت کارگەی
سلێمانی شیرەمەنی هەلا تۆ بە دوای ماستی خاوێن و تەندروست تا دەگەڕێیت ئێمەش حالت پێشکەش دەکەین. هەلا بە ئامەری ئۆتۆماتیک بەرهەمەهێنرێت. هەلا بە خۆشترین تاموچێژی نەبڕاوایی ماست و دۆ ماستا و سفرە و خوانەکانتان دەڕازێنێتەوە. بەرهەمەکانی هەلا لەژێر چاودێری تەندروستیدا و لە تاقیگەی تایبەتی خۆیدا پشکنینی بۆ دەکرێت. هەلا بە ئۆتۆمبیلی سارسکەرەوە بەرهەمەکانی دەگەیەنێتە کڕیارانی لە سەرجەم شار و شارۆچکەکان. هەلا بەرهەمێکی ناوخۆیە و زامنی پاراستنی تەندروستی ئێوەیە. ماستی هەلا تەندروست و تازە. ناونیشان سلێمانی ڕێگای گشتی تاسلوجا پشت بەنزینخانەی مژدە. کارگەی شیرەمەنی هەلا. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسلوجە و زەرگوێز، فانسینێت، هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. بەهادارترینی دیاریەکان بۆ نیگای شیرین و خواستەکانی تۆ دروستەکەین لە باشترین شوکۆلات و باشترین ناوکی بندوق. بۆ بەدیهێنانی چەند ساتێک لە ژیانت کە پڕ بووە لە هەیەجان. لێوان لێو بووە لە خۆشیەکان. ئاوێتە کراوە لەگەڵ عیشق و ئەوین. شۆکۆلاتەی بندوقی تاڵی فەرماند پڕاوپڕ لە عیشق. گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنی. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین، هێمای سەرکەوتن. خوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقیب کەرەوە و پێشکەشی خێزان و ئازیزانتی بکە. ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەمدێت و پێکهاتەکەی چەوریە زیان بەخشەکانی تێدا نییە. ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی. ڤیتا نهێنی خواردنە بە تامەکانی سەر سفرەکەت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. کەمێک پێش ناوبڕەکە ویست قسەکان لەسەر ریفراندۆم تاواکی فەرموو. بڵێ کاک حەکیم، من ئەمێ بڵێم هەر نووسەرێک، هەر سیاسیەک، هەر نەخبەیەک، هەر حیزبێک قسەی شەفاف و قسەی ڕوونی لەسەر ریفراندۆم نەکردبێت دەبێت لێی بەگومان بی بۆ چەندین ساڵی تیش. چونکە مەسەلەی ریفراندۆم مەسەلەیەکی زۆر استراتیژی بوو، مەسەلەیەک بوو کە عەقڵی سیاسی کوردی لە ڕووی عەقلانی و لە ڕووی نائاگاییەوە بە تەواوەتی شیتەڵ دەکرد. دەکرێت بوترێت ریفراندۆم ئەو با بڵێن ئەشیعەیە بوو کە ئێسک و پرۆسکی هەمووانی دەرخست. بەشێکی زۆر لە نووسەران و ڕۆژمیران پێچ و پەنایان دەکرد کاکە سەر ڕایەوەی ئێمە لەگەڵ تەوقیتەکەشانین. بەشێکی زۆری حیزبەکان سەر ڕایەوەی لەگەڵ تەوقیتەکەشانین و باش نییە و لە ئێستادا پێمان وایە دواکرێت. بەڵام لەبەرەوەی مەسەلەیەکی نەتەوەیی و قودسێتی هەیە بە دەنگەدەین بە بڵێ ئەم کەسانە زۆر خراپتر بوون لەوانەی کە ڕاستەوخۆ لەگەڵیا بوون. ئەمانە زانی چۆنە، ئەمانە وەرەمی سەرەتانین. ئەم وەرەمە سەرەتانیە بە ئایدۆلۆژیای نەتەوەیی، بە ئایدۆلۆژیای ناسیۆنالیزم، بە فاشیزمێکی نەژادی و نەتەوەیی و تەنانەت تایفیش گوایە لە عێراق جیابینەوانەیە بە هەر حاڵێ بێ لەگەڵ پرۆژەکەی بارزانی دابین باشترە. پێم وایە ئەمانە بەس بۆ ناوینێڵین پرۆژەی مەسەرەن سەربەخۆبوونی کوردستان بۆچی تۆ
پێت باشە مەسەرەن ئێمە لەگەڵ عێراقین بۆچی وەکو هەموو وڵاتانی دیکە ئێمە خاوەنی دەوڵەتی خۆمان نەبین، خاوەنی عەلەمی خۆمان نەبین لە نەتەوە یەکگرتوەکان. برا دەوڵەت خۆ بە شیعار و بە گفتار و بە حەماس و بە خۆتوڕەکردن دروست نابێت. خۆ دەوڵەت بەوە دروست نایە بڵێ وڵا ئێمە دەوڵەتمان بۆیە دەوێت شێر و پڵینەمان خوارد وەکو وتیان. خەڵکی تریش دەوڵەت دەزانی چۆنە دەوڵەتخانە ئێمەدا دەوڵەت دەبێت ئەساساتی نیشتیمانیت هەبێت، دەوڵەت دەبێت حساباتی ئیقلیمی بکەیت، دەوڵەت دەبێت پەیوەندی نێودەوڵەتەکانی بخێنی توانێت، پەیوەند دەبێت ئاگال لە معادلاتی ئیقلیمی و جیهانی بێت، دەبێت حساباتی هێزە سیاسەت جیهانیەکان بکەیت، دەبێت حسابی ئەمریکا و رووسیا بکەیت، حسابی چاینە بکەیت، حسابی ئێران بکەیت، حسابی تورکیا بکەیت. ئەمانە هەمووی بەلاوەنرابوو لۆبیەکی سەهیۆنی، لۆبیەکی یەهودی زۆر موقیت لەگەڵ لوعبەیەکی مخابراتی میتدا کۆمەڵی خەڵکیان ڕاستپاردەبوو پەمپیان دەدان کە بانگەواز بۆ ڕێفراندەوەی سەربەخۆیی بکەن جیابینەوانێ. بەڵام من ئەمێ ئەوەش بڵێم پێش کەمپەینی نەخێرەکەی شاسوەر عەبدولواحیدیش کەمپەینی نا بۆ ڕێفراندەوەی سەربەخۆیی ڕاگەیەنرا کۆمەڵی گەنج چ لە ناوەی کوردستان و لە هەندێران و ڕایانگەیان. من پێم وایە دەبێت ڕاستە و ڕەوان لەگەڵ یابیت، یان ئەوەیە بەڵێ یان ئەوەیان نا، نەگەوەی کە قودسێتی پێ بدەیت و باشە. بەس تۆ دژی ئەوەی کە ئێمە دەوڵەتمان هەبێ؟ من دژی ئەوە نیم کە کورد لە هەر شوێنێکی ئەم دنیادا دەوڵەتێکی هەبێ، بەڵام عەقلانی نییە ئێمە لە ئێستادا دەوڵەتمان هەبێ. بۆچی عەقلانی نییە؟ مەسەلەن لە چ ڕوانگەیەک لە تەناوی کە ڕەنگە خەڵک بڵێ هەموو وڵاتانی تر هەموو وڵاتانی نێودەوڵەتی لە توانای کوردانیە، لە توانای من و تۆیان نییە. بیرکردنەوە لی خورافاتە، بیرکردنەوە لی ئێمە لەو زەمەنە شیعریە دەبێت تێپەڕین. هەلومەرجێک بۆ کورد هاتوۆتە پێشەوە لە کوردستانی سووریا، ئەگەر دەوڵەتۆکەیەک، ئەگەر با بڵین ناوچەیەک تەنانەت ئۆتۆنۆمیێکشیان بۆ بێ ئەمە باشترە لەوەین بێ. ئێمە لە کوردستانی عێراقا لە چوارچەوەی دەوڵەتێرە هەموو مافە سیاسەکانمان دابین کراوە. ئیتر چ پێویست بە بۆ نمونەیەکە لە هەرە مقاوماتە سەرەکیەکانی دەوڵەت داری زمانە لە کوردستانی سووریا پەیەدەیان با بڵین نێزەکانی نزیک لە پەیەدە زمانی ڕەسمی کوردی کرمانجییان جێکەوت کردووە. دیارە نەکەمە لەسەر زوڵمکردن لە نەتەوەی زمانی عەرەبیش دەخێنرێ، زمانی تورکمانیش دەخێنرێت لەو ناوچانینە. بەڵام ئێمە لە هەرێمی کوردستانە پاش ئەم هەموو ساڵە 27 ساڵە 28 ساڵە تا ئێستا ئێمە زمانێکی ڕەسمیمان بە مانا قانونیەکەی زمانێکی ستاندەردمان نییە. هۆکارەکەشی دەوڵەتی عێراق نییە، هۆکارەکەی حکومەتەکەی خۆمانە کە پێی وایە دەبێت دهۆک بە زمانێک بخوێنێت، سلێمانی و هەولێریش بە زمانێ بخێنێت. کە من پێم وایە دەبێت لە کوردستانی عێراقدا زمانێکی ڕەسمی هەبێت کە کرمانجی ناوەڕاست بناغەکەی بێت، لە کوردستانی ئێرانیشدا بە هەمان شێوە، بەڵام لە کوردستانی ئێران و کوردستانی تورکیا و کوردستانی سووریا دەبێت کرمانجی بێت. بەس بەڕست کەیت لەگەڵ سەربەخۆیی باشووری کوردستانی؟ لەگەڵ سەربەخۆیی باکووری کوردستاندا باشوور کەی هەلومەرجێک هاتە پێشەوانێک کە خەڵکی کوردستان لەگەڵ عێراقا نەیانتوانی بگونجێن، کەی عێراق وێران بوو، کەی عێراق لەسەر ڕووی زەمی سڕایەوە. بۆ عێراق ئێستا وێران نییە، هێشتا کوردستانەکەی مەوێرانترە. لە چ ڕوانگەیەک؟ لە ڕوانگەیەوەی کاکە تۆ ئەترافاتی دەولیت دەوێت. تا ئێستا ئەمریکا بە هەموو هێزی خۆی دەستی بە عێراقەوە گرتووە، ئێران بە هەموو هێزی خۆی دەستی بە عێراقەوە گرتووە. نەوعان ما تورکیاش پێی باشە عێراقێکی موحەد مێنێ. ئەمە بەڕاستی ئەمە هەڵکۆڵینی شاخەکەی فەرهادە. تۆ چی دەکەی؟ ینی دەتوێت دەوڵەت ڕابگەینیت؟ دەوڵەت بۆ ڕادەگەینی؟ دوای ئایا دەوڵەت بۆ گەلی کورد ڕادەگەینی یان دەوڵەت بۆ ئەوە ڕادەگەینی کە قاچاغی نەوت بە سیستماتیک بکەیت و بۆ حیزبەکانی خۆت و بۆ بنەماڵەکەی خۆت بکەیت؟ باشە. ینی پێ ئێستا باشترین چارەسەر بۆ مەسەلەی کورد لە بەغدایە؟ باشترین چارەسەر بۆ مەسەلەی کوردجارێ مەسەلەی کورد من باوەڕم پێی نییە شتێک هەبێ لە ناو هەرێمی کوردستانی عێراقدا ناوی مەسەلەی کورد بێ. هەیە نییە مادەی 140 مادەی 140 ڕاستی دەوێت جێبەجێکردنی پەیوەندی بە حکومەتی هەرێم و حیزبی سیاسیەرەوە هەیە تاوەکو بێ. بەڵام لەگەڵ هەموومانشدا مەسەلەن ئەنجام سێ قۆناغا خۆ داگاداری چی مەسەلەن ئاساییکردنەوەی مەسەلەن سەرژمێری ڕاپرسیە ئەوانەی پەیوەندێکیان بە حکومەتی هەرێمەوە نیە لە ڕووی دەستوریەوە دەبێت بەغداد ئەنجامی بدات. عەرقە لە قانونیەکان، عەرقە لە سیاسەکان ئەوەندەی لەلایەن حیزبەکانی کوردستانەوە بۆ لایەنی حکومەتی فیدراڵەوە نەبووە. ڕاستە خۆ حکومەتی فیدراڵیش بەری نییە لەمە، بەڵێ ئەویش تاوانی کردو، ئەویش کەمتەرخەمی کردو، ئەویش نایەوێت، ئەویش ناسیۆنالیزمی عێراقی بە قووەتە حەز دەکا ئەیرا کەرکووک بەشێ بێت لە عێراق. ئەمانە هەمووی واقعەتە. بەڵام تۆ سەنەدی قانونیت بەدەستەوەیە، سەنەدی دەستوریشی بەدەستەوەی، بەڵام ئەمان کاریان بۆ نەکردووە. یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا هەموو
ئومێدی ئەوەیە کە دەسەڵاتی بەسەر کەرکووکە کەم تا زۆر وەکو پێش ڕێفراندۆمی لێ بێتەوانێ. باشە بەس یەکێتی بۆچی دەیەوێت دەستی بەسەر کەرکووک لەبەر بەرژەوەندی خەڵکیان لەبەرچی یەکێتی حەقی خۆیەتی لە ڕووی سیاسیەوە کە دەستی بەسەرێتەوە بۆ ئەوەی بە حساب باڵانسی سیاسی ڕابێتەوە لەگەڵ پارتیدا. لە 16 ئۆکتۆبەردا من بە پێچوانی زۆرینەی خەڵکی کوردستانەوە دەڵێم 16 ئۆکتۆبەر کارێکی زۆر باش بوو. کەرکووک پارێزرا لە شەڕێکی تایفی زۆر گەورە لە شەڕێکی زۆر وێران کرد. بەڵام خەڵکی زۆر ماڵی وێران بوو مەسەرەن ئێستا خەڵکی کوردستان بۆ منە خەڵکی خورمات هەیە نەگەڕاوەتەوە مەسەرەن خەڵکی کەرکووکێ نەگەڕاوە. آخر تۆ بۆ هەر باسی ئەو زوڵمە دەکەی کە لە کورد کراوە ئەی بۆ باسی ئەو زوڵمانی ناکەی کە کورد لە تورکمانی کرد کە لە عەرەبی کرد لەو فترەیە کە هین بوو. بۆ کوردی بۆ عەرەبی ناوچەکانی کەرکووک و تورکمانی ناوچەکانی کەرکووک دانی خێر بە کوردانانن ئەی بۆ مە لە کوردستانی سووریانە چونکە ئێمە نمونەیەکی جوانمان پیشان نەدا نمونەی پێکەوەژیان و نمونەی تەبایی و نمونەی ڕێزگرتن لە مافی نەتەوەکان و لە نەژادەکانی تر و لە ئاینەکانی ترمان پیشان نەدا. بە پێچەوانەوە زۆر بە زەحمەت دەبینیت لە کوردستانی سووریا عەرەبێ بدۆزیتەوانێت تورکمانێ بدۆزیتەوانێت مەسیحیە بدۆزیتەوە چەرکەسێ بدۆزیت ڕقی لە کورد بێت. هۆکارەکەی ئەوەیە کە ئێمە نمونەیەکی باشمان پیشان نەداوە. باشە بەس سەبارەت بە یەکریزی پێ دوایە لەم دۆخی کوردستان یەکریزی میلەت لەگەڵ دەسەڵات یەکریزی مەسەل حیزبە سیاسیەکان بێکەوە دروست نابێت. یەکریزی لە بەرامبەر چێدا لە بەرامبەر دەسەڵاتی عێراقدا لە بەرامبەر حکومەتی عێراقدا باشە بۆ یەکریزی هەبێ بۆ حکومەتەکەی عادل عەبدولمەهدی باشتر نەبێت لە حکومەتەکەی نێچیروان بارزانی. بۆچی بەشێک لە حیزب عێراقیەکان ناڵێم هەمویان بۆچی سەدر سەرڕایەوەی کە پێشتر حیزبێکی تایفیوانە بۆ بەڵام ئێستا بۆعدێکی عراقی هەیە بۆعدێکی هاوڵاتی بوونی هەیە خەڵکی سلێمانی و هەولێری وەکو بەسرە و کەرکووک و بەغدا سێر دەکات. بۆ دەبێت من یەکریزی لەگەڵ مافیاکانی کوردایەتیە لەگەڵ چەتەکانی کوردایەتیە بکەم بە ناوی ئەوەی کە ئەمە بۆ نەتەوەی کووردە بۆ نەژادی کووردە بێم لە بەرامبەر دەوانە بۆسمەوە نەوەڵام پێم وایە ئەو یەکریزیە ئەسڵان هەرچێک بدرێ ئەسڵان کارێکی نیشتیمانیە کارێکی نیشتیمانی و کارێکی زۆر عەقلانیە ئەو یەکریزیە نەژادی و یەکریزیە قەومیەت تێک بدرێ. باشە ئەو یەکریزیە بۆچی ینی بۆچی ئەو یەکریزیە تەنیا بۆ پاراستن و بۆ ئەوەیە کە بەرژەوەندی بنەماڵە سیاسیەکان و حزبی حکمڕانی کوردستان و بنەماڵەی حکمڕانی کوردستان بۆ خەڵکی کوردستان بۆ خەڵکی کوردستان نییە بۆ مافەکانی خەڵکی کوردستان نییە بۆ نەتەوەی کورد نییە ئەگەر بڵین کورد نەتەوەشە. مێنی پێ دوایە سە بۆ نمونە کەسێکی بێکار لەگەڵ مەسەرەن کەسێکی دۆڵەمەند ناتوانرێت لە پێناو کوردستانە یەکریزی دروست بکەیت. ئەگەر لە ڕوانگە چینایەتی و چەپ و کۆمونیستەکەەوە سەیری بکەی خەڵکی فەقیر و هەژار و خەڵکی دەوڵەمەند ئەکرێ بڵێ لەسەر کۆمەڵێ شتی هاوبەش ڕێکەون بەڵام ڕاستی دەوێت ئەمە لەوەشی تێپەڕاندووە. ئەمە ستەمەکە ئەوەندە گەورەیە کە خەڵکی فەقیری کوردستان خەڵکی هەژاری کوردستان خەڵکی کەم دەرامەتی کوردستان هیچ ئینتیمایەکی بۆ ئەم وڵاتە و بۆ ئەم شارانە و بۆ ئەم کوردستانە نەماوە. ئینتیماکە بەڕادەیەک خەڵک بێزار بۆ لە نیشتیمان. من لە شوێنی ترە باسی ئەمەم کردووە ئێستا دوو دەوڵەتی گەورەی وەکو کەنەدا و ئوسترالیا کە زۆرترین خەڵک بە مهاجر وەردەگرن ئەگەر بڵێن 2 ملیۆن خەڵکمان دەوێت بە هیجرە بێن بۆ ئەم دوو وڵاتە تیارە بنێن بە مەتارەکانی سلێمانی هەولێرەوانێ هیچ کەس هەر لەم دوو شارەیە نامێنێت بۆ لەبەرەوەی خەڵک دەیەوێت بۆ شوێنێ بڕوا کە ژیانی پارێزراوە بێت کەرامەتی پارێزراوە بێت سمعەت و تەقدیری پارێزراوە بێت. ئەمە لێرە نییە. ئینتیمای نیشتیمانی ئەو شوێنە نیشتیمانتە کە تۆ کەرامەت و عیزەتی نەفسێ پارێزراوە بێت. عیزەتی ئینسانی کورد بە دەستی دەسەڵاتی عێراقەوە دانەڕزیەوە بە دەست دەسەڵاتی کوردیەوە داڕزێنراوە. بەڵام دەسەڵاتی ئێستای عێراق دەسەڵاتی ئێستای عێراق من کە ئەڵێم لە دوای ڕوخانی حکومەتی باسەوە دەسەڵاتی ئێستای عێراق کە کوردیش بەشدارە وەکو ئێثنیکەڵێ وەکو حیزبەڵێ وەکو دەسەڵات هەرێمی کوردستانەڵێ بەشدارە لە پرۆسێسی سیاسی عێراقدا. باشە بەس زۆر باسی ڕخنەماکەی چارەسەر چییە بۆ ئەم دۆخە ینی پێ دوایە دەبێت ئۆپۆزیسیۆن ڕیزەکانی تۆکمە بکات یاخود چی چارەسەرە ئەرکی خەڵک چی ئەرکی حیزبەکان مەسەلەن. من پێم وایە فەشەلی پرۆژەی سیاسی ئۆپۆزیسیۆن زۆر کەس بەوە دەیبەستنەوانێک کە نەوشیروان مستەفا مرد کۆتایی پێهات. من پێم وانیەوە بێت من پێم وایە پرۆژەی فەشەلی سیاسی ئۆپۆزیسیۆن لە کوردستانە کە گۆڕان ڕابرایەتی دەکرد پەیوەندی بەوە هەیە گوتارێکی جیاوازی لە گوتاری پارتی و لەین نەبوو. کۆمەڵی شعاراتی
زەخرەفەیی دەوت لەبەرەوەی لە چەشنیەوەی عەدالەتی کۆمەڵایەتی بگەڕێتەوە لە چێشنیەوەی گەندەڵی هەیە و لە چەشنیەوەی ژمارەی بەرمی لە نەوتەکان کەشف ناکەنەوەمانە شتی شعاراتی سیاسی بوون ئەکتی سیاسی و جەوهری سیاسی نەبوون من پێم وایە فەشەلی ئۆپۆزیسیۆن لەوەدا بوو کە گوتارێکی جیاوازی نەبوو هەمانە و گوتارە سواوەی کوردایەتی دەجوێوانێ بە شێوازێکی تر بەرهەمی دێنایەوە من پێم وایە باشترین چارەسەر بۆ دۆخی ئێستای کوردستانی عراق ئەوەیە کە ئۆپۆزیسیۆنێکی تر بێتە پێشەوە بەڵام کاتی دەوێت ئۆپۆزیسیۆنێکی کارە ئۆپۆزیسیۆنێکی عەقلانی ئۆپۆزیسیۆنێک کە ڕوئیەی هەبێت ئۆپۆزیسیۆنێک کە مۆراڵی سیاسی هەبێت ئۆپۆزیسیۆنێک کە خۆی بە خاوەنی ڕای گشتی و خەڵک و شەقام بزانێت و بۆ کۆمەڵێ پۆست و بۆ کۆمەڵێ ئەوەی کە ئەندام پەرلەمان قەڵەو بکات بەجێی نێڵێ بەم ئۆپۆزیسیۆنێ دەکرێت ئەم ئۆپۆزیسیۆنێ بەداخەوە لە ئێستا دەتوانێت ڕۆڵی ئۆپۆزیسیۆنی باش ببینێ ئەمێ ئەوە تەواوکم کا حەکیم لە کوردماوەدا و بە خێرایی چارەسەر تەنیا ئەوەیە مەلەفی نەوت لە دەستی ئەم مافیایە نەپسەندرێتەوانێ و تەسلیمی کۆمپانیای سۆمۆ بکرێت و لێرەوە سەرەوت و سامانی عێراق لای کەم شتێک بە عەدالەتتر لەمە ئەمان تەوزیا بکرێتەوە باشە ئی سەبارەت بە کۆمەڵی ئیسلامی دەکرێت ئەگەر نەچێتە حکوومەتەوە ئۆپۆزیسیۆنێکی ڕۆڵێکی ئۆپۆزیسیۆنی باش لە هەرێمی کوردستانە ببینی کۆمەڵی ئیسلامی ئەگەر لە چوارچێوەی حیزبە ئیسلامیەکانە حسابی بکەیت لە هەمویان باشتر بۆ مووقیفی باشتر بۆ لە زۆر شتدا بەڵام ئەگەر کۆمەڵی ئیسلامیش بێ وەکو یەکگرتو وەکو بزنەوەی ئیسلامی بچێتە حکومەتەوانێ ئەوە من پێم وایە هیچ شتێکی گوتارێکی خطابێکی نامێنێ بۆ خەڵکەکەی خۆشی بۆ جەماوەرەکەی خۆشی بۆ 4 ساڵی ئایندە من پێم وایە ئەگەر نەچێتە ناوەم حکومەتەوە زۆر باشترە بۆ ئایندەی سیاسی خۆی لە 4 ساڵی ڕابردووە پێ بامان نەهج بەردەوام بێت باش ینی پێدا ڕۆڵی ئیجابی گێڕاوە بە تایبەتی مەسەلەن ئەمیری و کۆمەڵی ئیسلامی سەرەڕای جیاوازی ئایدۆلۆژی و فکری و دینیشم من کەسێکی متەدەین نیم بەڵام کۆمەڵی ئیسلامی وەکو حیزبێکی ئیسلامی ئەکرێ بە ویژدانەوە بڵێ لە زۆربەی هەرە زۆری حیزبەکانی لە حیزبە ئۆپۆزیسیۆنەکانی ئەوەی کە پێوترێت ئالمانی یان ئەوەی کە پێوترێت لیبرال لەوانیش باشتر بووە بەڵام تەنەزول بۆ ئەم دەسەڵاتە بکەوە بۆ چونە ناو حکومەتەوانێ منەڵێم ئەبێت بە جەراعەتەوە تەحەدای ئەم دەسەڵاتە بکات و نەچێتە حکومەتەوانێ زۆر باشتر بۆ ئۆپۆزیسیۆنی بمێنێت پێ دوای ئەمیرەکەشی دەتوانێت ڕۆڵێکی باش لە ئۆپۆزیسیۆنە ببینێت دەتوانێت ئەگەر بۆعدێکی عێراقی وەرگێت و پێشمای ئەو کارێک کە کردی بۆ بەغا چوو بۆ لای بەرهەم ساڵح و چوو بۆ لای عادل مەهدی و بۆ لای حیزب عێراقیەکان کارێکی زۆر باش و عەقلانی و کارێکی جەریئانەش بوو بەڵێنی پێ دوای نابێت لەگەڵ حیزبە کوردەکانی کەش کۆبێتەوە یا پێ دەچێت مامەڵە بکات دەبێت بەڵام تەنەزولیان بۆ نەکات پێ دوای تەنەزول بۆ کێ نەکات تەنەزول بۆ ئەو دەسەڵاتە ڕێعیە بکات ئەو دەسەڵاتی کە دەستی بەسەر ئابووری چەتەگەری داگرتووە بەڵێ ئەگەر شتێکت ماوێ بە کورتی کاتمان من خۆشحاڵم و ڕێزمێ زۆر سپاس بۆ ڕێز کامیار سابیر نووسەر و توێژەر کە لەم بەرنامەی لەگەڵ مابووی سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ